ژن و میدیا ناونیشانی ئەم سمپۆزیۆمە خۆی لە خۆیدا ئاماژەیە کە ژن لە میدیای کوردیدا لەژێر پرسیاردایە و یەکێکە لە پرسە گرنگەکان. بەڕێزان، داتاکان لە هەرێمی کوردستان پێمان دەڵێن کە ئاراستەی تاوانەکانی توندوتیژی لەم هەرێمەدا لە هەڵکشانە، بە تایبەتی تاوانی کوشتنی ژنان بەڕادەیەک ڕۆژانە هەواڵی کوشتن و چیرۆکە تراژیدیایەکانی پشتکوشتنیان ناخی هەمومانە هەژێنێ. بۆ پێی میدیا لە ڕیزبەندی دەسەڵاتەکاندا دەسەڵاتی چوارەمە، بۆیە هەموو بەشەکانی بەرپرسە لە پرسی بەرزبوونەوەی ڕێژەی توندوتیژی. سنتەری یەکسانی جەندەری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەک ناوەندێکی ئەکادیمی بە گیانی هەستکردن بە لێپرسراوێتی بەرامبەر بۆ پرسە گرنگە ئەمڕۆ ئەوێ شرۆڤەیەکی تێر و تەسەل بۆ هەموو ئەو ئاستەنگانە بکات کە ڕوبەڕووی ژن ئەبنەوە لە میدیای کوردیدا. وەتا ئەلبینین بەتایبەتی ئەم ماوەیە کە ژنانێکی زۆر بەڕاستی توندوتیژیان بەرامبەر کراوە، تەنانەت کوژران و چەنەها کارەساتی تراژیدی جدی لە ماوەیە بوونی هەبووە کەوابێ ئەمە جێگەی هەڵوەستە لە سەرکردنە، ئەمە کەواتە خەلەلێک هەیە، کێشەیەک هەیە، پێویستە بە خۆی پرۆسەی کۆمەڵایەتی، بە خۆی پرۆسەی تەلوەردەکردن، بە خۆی پرۆسەی یاسا، کلتور، دابوونەری، ئاین هەمووی بەخۆیان بچێتەوە ئەو پرسیارە لە خۆی بکاتەوە بۆچی ئەم هەموو کارەساتە بوونی هەیە. ئێمە لەم ڕۆیە ئەتوانین وەکو بوارە میدیایەکە چونکە لە بواری میدیایە کارەکەین یاخودوانە ئەڵینەوانێ بە شێوازێکی هەم پراکتیکی هەم مەیدانی پێویستە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆ و بەشی میدیا بەشێکی زۆر یاخود چەترە گەورەکەی ئەم کارەساتە بخینە سەر شان و ئەستۆی خۆمان. جۆرێکمان هەیە ئەلبەرت کامۆ کە باس لەوە کە ئەڵێ تیۆری تەعەلوم یاخود فێرکردنە، کەوابێت میدیا کۆمەڵگا فێرەکە، ئاڕاستەی ئەکا بە شێوازێک کە خۆی بێبێ. بۆیە لەواچە زۆرێک لە کێشەکان یاخود زۆرێک لەو هزرەی کە دروست بووە یاخود ئەو وێنەزیینی کە دروست بووە لە ناحی هەرێکێک لە تاکەکانە بگەڕێتەوە بۆ میدیا. ئەمە بەچی کردوێتی؟ بەهۆی بڵاوکردنەوە یاخود زۆر دووبارەکردنەوەی بابەتی توندوتیژی یاخود گرنگی پێنەدانی بابەتەکە وەکو بابەتێکی گرنگ. لەواچە باس لە کێشەی ژن کرابێت لە میدیایە، بەڵام بە شێوازێک باس کراوە کە کاریگەریکی وەهای نەبووە کە بنە بەڵێ یاخود بەلانی کەمەوە کەم بکرێتەوە. ئێمە من لێرەوە ئەوێت باس لە ژن کەم لە سۆشیال میدیای کوردیدا لە دوو لایەنەوە دەمەوێت تیشی بخەمە سەر. لایەنی یەکەمیانەوەیە ژن خۆی چۆن وێنەی خۆی دەکات لە سۆشیال میدیادا. من ئەمێت تەرکیز بخەمە سەر ئەوەی کە لایەنە نەرێنی و ئەرێنیەکانی بەکارهێنەرەکان. ئێمە زۆر جاریش کە خەینە سەر ئەوەی کە ئەڵێن بەکارهێنەرانی فەیسبوک بەکارهێنەری سۆشیال میدیا ناهۆشیارن. ئەم ناهۆشیارەی چێ دروستی کردووە؟ من دەمەوێت لە دەرگایەکەوە داخڵ بم کە تازەترین کەیسی ماریە کە ژنە چالاکوانێک بووە لە ستارێکی تیکتۆک بووە کە بابەتی زۆری بووە کە ڕۆژانە 1 ملیۆن بینەری هەبووە کە ئازادانە ڕای خۆی دەربڕیوە. لێرە هەمومان زانیاری زۆرمان دەبارەوە، هەواڵ زۆر بڵاوکراوە بۆ بجێگەی باسم خواست، بەڵام هەمومان ئەو پرسیارەمان لەلا دروست بوو ئایا ئەم کچە بۆ کوژرا؟ ئایا چ بۆ هۆکاری کوژرانی ئەم کچە؟ من لێرە تیشکە بخەمە سەر سۆشیال میدیا. ئایا کاتێک کە ئەو کچە و چەنە کەیسی تر کامەمە لەسەر کوژان بە ئەم کچە بۆیە تەرکیزی ئەخەمە سەر لەبەرەوەی سۆشیال میدیا هۆکارێک بۆ لە هۆکارەکانی کوژانی. ئایا کاتێک کە ئەم لە تیکتۆکا ڤیدیۆکی خۆی بڵاو کردێتەوە ئەو کۆمنتانی کە بۆی چووە چ کۆمنتێک بووە؟ ئەو کۆمنتانە ئێمە بەرپرسیاری لێن لەبەرەوەی من لەژێر ناوی خۆمەوە کۆمنتەکە ئەنووسم و تۆ هەمومان لێرە بەرپرسیاری. ئایا ئەمە نەبوو هاندانێک بۆ کەس و کارەکەی کە ئەو کارە بکەن؟ بێگومان ئەمە یەکێکە لە هۆکارەکانی. ئایا کۆمەڵ نەبوو هۆکاری ئەوەی کە بکوژێت؟ بەڵێ. ئەو کەسەی زۆر جاری بینین بەداخەوە میدیاکانی خۆمان بکوژان ئەکەنە پاڵەوان و قوربانیەکان لەناو ئەبرێن. ئێنی سێرەکی نەو کەسیان لە سۆشیال میدیا هەمومان لەگەڵ دقەتمان نابێت بچوو کرایەوە لەژێر پەردەی شەرەفە تەنها. نە، ئەمە لەژێر پەردەی شەرەفان نییە، ئەمە بەشێکەکەی هۆکارێکە لە هۆکارەکان کە لەژێر پەردەی شەرەفان کوژراوە. بەڵام زۆرگاری سەرەکیەوە کە لە ڕێگەی دەربڕینی ئازادیەکانیەوە ڕادەربڕینەکانیەوە لەبەرەوەی کەسێکی دژەباو بووە کوژراوە.